دوای 26/6/2016 لە ماوەی 3 مانگی ڕابردوو بۆ جاری سێم جارێکتر تۆپخانەکانی وڵاتی ئێران بۆ ماوەی 4 کاتژمێر بەهۆی بوونی چەکدارانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەعچڕی تۆپبارانی گوندەکانی ناوچە سنووریەکانی سیدەکانیان لە دەڤەری برادۆس کردو. بەو هۆیەوە دە گوندی ناوچەکە چۆڵکران. دانیشتوانی ئەو دەگوندە کەوا ژمارەیان 50 ماڵ دەبێت خەریکی ئاژەڵداری و کشت و کاڵن لە ئێستادا بەهۆی تۆپبارانەکانەوە ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و بەرەو شارەدەی سیدەکان ئاوارە بوون. ئەمە تەماتەن لێکردنەوە لە ناو تەماتا بووین ڕاستەوخۆ ئێکەم ڕەتلی لە دەوروبەری مەدا یعنی هەمووی لە چێرگەی و لە ناو تەماتا لە ناو مارادان هیچ نەمتوانی ئەو مار و مندا دەست بە قار و هاڕ و گۆڕێکرد هاندی کردبن وڵا نەمتوانی بە سیارەش دەرباز بین. ئەو مندارانە ئەو حیسانانە ئەو مارە ئەو دەورەتە هەموو دایە بە تۆپە دایە بە تۆپە ئەمە چلێ نەما ئەمە نەیزانێ حیسانی مەسلێتن مارەمە چلێ هات تشتێمە خرد تاکو پێکچوو ئەمە وازێمێت بەخۆی تزانێت چ وەعزەکە ئەو کار و کاسی بین هەمە لەو جێی پەجێ مای ئەو مەڕ و ماراتە هەمێ لێ گۆڕێ پەجێ مای ئەمە چ بکەین تەکبیر ئەمە چ بی تەکبیری ناوچەی سیدەکان بەهۆی ئەوەی ناوچەیەکی سنووریە هاوڵاتیانی ناوچەکە لەم ساڵدا بەهۆی تۆپبارانەکانی وڵاتی ئێران زۆرترین زەرەر و زیانیان بەرکەوتووە و ڕز و باخ و بەرهەمێکی زۆری هەنجوینیان لە ناوچووە. لە بەرامبەریشدا هاوڵاتیانی سنوورەکە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن ڕێگە چارەیەک بۆ ئەم دۆخە بدۆزنەوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێداچوونەوەیەک بەو شێوازی دانانی دیموکراتە بکات لە ناوچە سنووریەکان و بیان گوازێتەوە بۆ ئەو شوێنانەی وا بکە شوێنی خۆیان بەجێ بێڵن لە ناو خەڵکی فەقیر و هەژار بارەگاکانیان دانەنێن بۆ ئەوەی چیتر خەڵکی هەژار و کەم دەرامەت زەرمەند نەبێت. ئەو تۆپبارانی ڕابگری داوا لە حکوومەتی ئێران بکە ئەو تۆپبارانی ئەو خەڵک فەقیر و فەقارەی نەکە چیدی ئەو فەقیر و فەقارەی ستاوانەشینیان و خەرکی فەقیر و کاسبە هیچ کەسێکشکەی لێرە نییە. ئەو خەڵکە فەقیر هەموو هات هەموو ئاوارە هەموو شتێک خۆی بەجێهێشت لێرە داواکارین لە حکوومەت ئاگە پێی بکرێ ڕاگری ئەگە پێش نەکرێ بێتە خەرکی کاکە وەرن لەوە هەڵن و خوارێ خۆتەخانەی خۆیان هەداوە لە بەرسە ئەمرن داواکاریم چ بە داواکاریم نەوە چ برێمە. تۆپبارانەکانی وڵاتی ئێران لە کاتێکدایە بەرپرسانی وڵاتە لە ڕابردوودا هۆشداری ئەوەیان دابوو هەر شوێنێک ببێتە مای هەڕەشە بۆ سەر وڵاتەکەیان ئەوە بەرپەچی دەدەنەوە. ئەمڕۆژ بە پێیوتەی هاوڵاتیانی ناوچەکە ئێران 150 تۆپی ئاراسی ناوچەکە کرد و سەرڕای زیانی مادی هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. ئێرە گوندی زینا لە دەڤەری برادۆست لاسەر لە بەیانی ئەمڕۆوە تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بەچڕی ئەم ناوچەیان تۆپباران کرد بەو هۆیشەوە بەدەیان خێزان ئاوارە بوون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی زین لە دەڤەری برادۆست.